ای رفیقانی طریقت دردی عشقم چارکن بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتووینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست دیدار لەگەڵ هونەرمەندێکی تر هونەرمەندی ژەنیار کاک ئالان عارف. کاک ئالان عارف یەکێک لەو هونەرمەندانەیە کە هەر لە مناڵیەوە خولیای هونەر بووە و لەگەڵ زۆر هونەرمەند کاری مۆزیکی کردووە. لەم بەرنمەیەدا تیشکەکەینە سەر ئەو بەرهەمانە ئەو چالاکیانەیە کە هەیبووە و هەروەها باسێک لەسەر مۆسیقای کوردی و مۆسیقای کلاسیکی جیهانیەکەین. کاک ئالان زۆر خۆشحاڵم کە لەم بەرنمەیەدا ئامادەی. زۆر سپاس بۆیەوە. میشەروە خۆشحاڵم سەرەتا دەستخۆشی لە ئێوەکەم لە ڕۆژهەڵات تیڤی هیوادارم سەرکەوتوو بن بەردەوام بن لە کار و چالاکی. زۆر سپاس سەرخۆش بی. کاک ئالان پێم خۆشە کە چون بەرنامەکەمان وایە هونەرمەندان خۆناساندنییان هەبێت باسێک لەسەر ژیانی خۆیان بکەن بە کورتیش بێ کاک ئالان کێیە؟ من ئالان عارف لە دانیشتووی شاری سلێمانی
لە گەڕیشی مڵکەنی هاتوومەتە دنیاوە لە سەرەتای مناڵیمەوە ساڵی چەند لە ساڵی 1970 بەڵێ دەستم کرد بە کاری مۆزیک لەسەر دەستی مامۆسای ڕێزم مامۆسا نامدار قەرداخی هەنێ هەفتا هەفت لە دایک بووی نەخێر لە 1960 لە 67 لە دایک بووی لە 1970ەوە بەڵێ دەستم کرد بە کاری هوەری کۆمەڵێ مناڵ بووین پێمانە وترا تیپی مۆسیقای مناڵانی بێخود بەڵێ سەرپێشتی مامۆسا نامدار ئەم گروپە گروپێک بوو تا حدێک شتێکی تازە بوو لە کوردستانی خۆمانە مناڵان کە ببێنە ناو دنیای هەڵبەت پێش ئێمەش گروپی شێت کارزان و فۆرمان هەبوو بەڵێ دوای ئەوە چەند گروپی کەش دروست بوو لێرە کۆمەڵێ مناڵ پەروەردە ئەکرا پەروەردەی هونەری مۆسیقا و چالاکی بەڵێ ساڵانە بەشداریمان نەکرد لە کار و چالەیەکان و فیستیڤاڵەکانی عێراق و ناوە ئیتر بەو شێوەیە ئێمە دەستمان کرد بە هونەر پاشەوەی کە قۆناغی تیدای و تەوسە و ئانەمان بڕی ئیتر چوون پەیوەندیم کرد بە پەیمانگای هونەرە جوانەکانی باغداد بەڵێ لەوێ 5 ساڵ لە بواری موزیکا خوێندم لەبەر ئەوەی کە ئەسمونێکی باشم هەبوو چکە سەرەتایەکم هەبوو پێشەوەی کە بچمە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا بەڵێ لەوێ قوبوڵ کرام لە سەمفۆنیا ئۆرکەسترای شاری بەغدا بەڵێ بووم بە ئەندامی سەمفۆنی عێراق لە ساڵی 1985 ئیتر لەو کاتەوە من هاتمە سەر ڕێچکەی هونەری مۆسیقا بە شێوەیەکی زانستی پاشان کە پەیمانگای هونەرە جوانەکانیشمان تەواو لێرە هاتمەوە بۆ سلەیمانی بۆ خزمەتکردن و بایەختان بە ئیشەکە لێرە لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلەیمانی وەرگیران بە مامۆستای بەشینی مۆزیک بەڵێ ماوەی 5 ساڵ ساڵی 91ەوە بۆ 96 من لەوێ مامۆستایەک کاری خۆم کردووە پاشان ڕوون کردە هەندەران لە ئەوروپا لە شاری ئەڵمانیا میشتجێم ماوەی 18 ساڵە لە ئەڵمانیا لەوێش تەنها خەریکی کاری مۆسیقیم و بەڵێ هەوڵ ماوە شتێک زیاتر فێر بم و وەرگرم و لە داهاتووە بتوانم ئەگەر هاتمەوە وڵات خزمەت بکەم بە خەڵکی وڵات و نیشتیمانەکەم هیوادارمە سەرکەوتوو بیت بەو چەند خولەکە دیارە تەمەنێکت باس کرد جەنابەت لە تیپی مۆسیقای مناڵانی بێخود بووی شاعری گەورەی کورد بێخود کە لەوانەیە زۆر کەس شعرەکەی بزان بینەرانی بەڕێزەوانەیە کاشنیان لە شعر هەیەەوە دڵنیان بیستویانە لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەنە گەڕێن بێسەر و شوێن ماوە دڵی من ئەوەی کێکە لە شعرە بەرزەکانی بێخود لەو سەردەمەیەوە کارتانە کرد من بیستومە کە خوێندوشمەتەوە لە بڕێک ژێگا گویا تیپی مۆسیقای مناڵانی بێخود بووە بڕێک سرودیان ئامادە کردو بۆ هونەرمەندان لەوانە کاک ناسیری ڕەزازی بەڵێ ئێمە بە حکمەوەی کە مامۆستاکەمان زۆر جگەلەوەی کە هونەرمەند بوو زۆر عشقی کوردستان بوو زانێکی نیشتیمانی بوو مامۆستا نامدار بەڵێ بنەماڵێکی کورتپەروەر و نیشتیمان بوو زۆر هەوڵ هەر لەسەر ئەو ئەساسەش ئەم گروپەی دامەزران تەحەدیەک لەو کاتەیە کە ڕژێمی بە ئاساویەدا بە هەموو شێوەیەک بمانسڕێتەوە لە زمانمان لە کەلتورمان بە هەموو شێوەیەک ئیتر خۆی لە خۆیان دروستبوونی گروپێکی مناڵان تەحەدیەک بوو بۆ ڕژێم طبعا هەمووشی لەسەر حسابی خۆی بەبێ پشتگیری بەبێ هیچ ینی زۆر جار مخاتەڕەی مجازبەی بە ژیانی خۆیەوە کرد ینی شتێکی پیرۆز هەبوو لە دەهنیاکە ئابێت ئێمە دواڕۆژ شتێ بین ئەم ڕەسەنایەتی و ئەم ئەساڵەتە پارێزگاری پێ بکەین چیتر ڕژێم نەتوانێت ینی بمانسڕێتەوە لە ڕووی زمان و لە ڕووی مۆسیقا و هونەر و کرد تا ئاخیە بەم شێوەیە ئیتر بیستی کە هونەرمەندی بەڕێز ناسر ڕەزازی هاتووەتە ئەم دیەوە لە دیارە بوو بیارە و تەوێلە مامۆستا نامداری کێبوو لەو کەسانی کە لە سلێمانیا لە پێش هەموو کەسێکەوە چۆ پێشوازی
جا ئەو کات من سەرۆکی تیفی مناڵان بوو مامۆستا نامدار زۆر بایەخی بە من ئەدا ئەیزانیت چالاکترم لە مناڵەکانی کەمانە لەگە خۆیان بردمی باوکیشمی هەر برد لەگە باوکیشمێکی بوو لەوانەی تر کە چوین لە بیارە بوو لە ماڵی شێخ عوسمان لەوێ بوو زۆری پێخۆش بوو. ساڵی چەند لێبیتە؟ ساڵی 1970ەوە بزانم تەکید نیم سەرەتای هەشتاکان هەشتاوێک بێت هەشتا بێت ئاوا بیرم نایەتەوە. ئیتر کاک ناسەریش زۆری پێخۆش بوو ئێوارەکەی ئیتر دانیشتین داوەتی ماڵی شێخ بووین تەکلیفیان لە کاک ناسەر کرد گۆرانی بڵێ منیش کەمانچەکەم بردبوو لەگەڵ خۆما مامۆساکەم پێوتم بیهێنە کەمانچەکە لەگەڵ خۆتانەوە. ئیتر کە دەستم مایە کەمانچەکە کاک ناسەر وتی ئەو مناڵم مێڵن دەستکاریەوە کەمانچەی چێکە یان ئەوە ئەتوانێت هەموو گۆرانەکانی تۆ لێ بەهان وەڵا ئیتر جەوێکی خۆش دروست بوو تر باوکم مامۆستا جەمال و مامۆستا نامدار و ئەمانە وەڵای تر کاک ناسەر بەڕاستی سەرسام بوو وتی بیستمەڵێن لە کوردستانی ئەودی و ڕادەی هونەر پێشکەوتووە مناڵ کاری هونەریەکەی تر زۆری پێخۆش بوو. کاک ناسەریش یەکێکە لەوانەی کە زۆر ڕۆحی نیشتیمانی بەرزە ئەنی زۆری دڵی کرایەوە وتی بیستمە سلێمانی ئەڵێن نەمبینیوە بەڵام بیستمە سلێمانی شارێکی ئاوا زیندووە لە هونەر و لە پێشکەوتنا ئیتر زۆری پێخۆش بوو. ئیتر کە هاتی نانی توام بڵێ یەکەم کەس بوو من کە لە کوردستانی عێراقا مۆسیقام بۆ کاک ناسەر ڕەزازیلیاوە پاشان ئیتر کە هێنامانە سلێمانی کاک ناسەر وتمان مامۆستا نامدار ئەو فکرەی کە هەبوو کە ئیستیفادە لە کاک ناسەر کەین بتوانین کۆمەڵێک گۆرانی نەتەوەی نیشتیمانی تۆمارکەین ئەو کاتەش یعنی سەرەتای هەستانەوەی شۆڕشی کوردی بوو خەڵکی هاوڵاتی کوردستان پێشمەرگە بۆ پەڕی ڕۆحێکی گەرم و نیشتیمانی هەبوو لە ناو خەڵکە خەڵک هەموو ینی هەموو خولیای شۆڕش بوون هەستانە و نوێبوونەوە و قۆناغێکی هین بوو لەو کاتەشانی ڕژەمی بەعس زۆر زۆر بێویژدانانە مامەڵەیە کرد ئێمەش هەوڵماننا لە شوێنی خۆمان وەکو هونەرمەند هەستین بۆی کە بتوانین خزمەتێ بکەین شتێ بکەین دوارەش بمێنێتەوە. کاک ناسەر بە دەنگە بەهێزەکەیەوە کۆمەڵێک شعری و شتمان بۆ کۆ کردەوە و کۆمەڵێ نەشیدی تۆمار کرد تر ئەو کاتە یامان بە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بەڕاستی کوردستانی هەژان ینی ئەوە زیاتر جۆش و هێزێکی یا بە بزوتنەوەی کوردی بزنەوەی کوردی و پێشبەرگەکانی سەرسنەوەی ینی بەڕاستی بۆ ئێمەش سەرکەوتنێکی گەورە بوو بەڵام خۆشبەختانە ینی دەرباز بینتیایە و ڕژێم نەیتوانی دەستگیرمان کە چکیان خۆ دەزانی ئەو شتانە زۆر زۆر بەنسبەت ڕژێم باسەوە شتی قەدەکراوە بوو. ئەو لەبیرتە ئەو سرودانە کامە بوون ئەو گۆرانیانە کامە بوون؟ بەڵێ ئەی شەهیدان بەڵێ ئەی پێشمەرگی خارەمان ینی هەموو کۆی نەشیدەکان هەمووی ئێمە بۆمان تۆمار کرد. بەڵێ تر بە یارمەتی کۆمەڵی مامۆستای قوتابخانەی بێخود کۆکردنەوەی کۆمەڵی شیعر و تر مامۆستا نامدار هەستا بە ئامادەکردنی مۆسیقا و شتەکەی و پرۆڤەمان کرد و هەمووشی مناڵ بووین. ینی ئەو کات عمرم بڵێم 10 ساڵ بوو 9 بۆ 10 ساڵ هەموو لەو تەمەنایە بووین. ئەنی لەو تەمەنی 10 ساڵە کاک ئالان یەکێک بووە لەو ژەنیارانەی کە سرودی شەهیدانی لێداوە. بەڵێ بەڵێ سەرۆکی تیپی مناڵان سەرۆکیشیان بوو دایان نەبووم بە سەرۆکی ڕۆژانە تەمرین مەکرد حەزمم لە مۆسیقا بوو حەزمە کرد شت فێر بوو. کاک ئالان ئەگەر ئێستا بچیتەوە ئەو سەردەمە ئەی شەهیدان بە کەمانەکەت بژەنیت تۆزێکی بۆ بینەرانی بەڕێز زۆر زانم بیرەوەی زۆر تاڵیان لەو کاتە هەیە وە سرودی ئەی شەهیدانیش بەڕاستی بەرهەمێک بوو بۆ زامی دایکی شەهیدان. ڕاستە ئەوە شتێکە هەمیشە زیندووە لە دڵی هەموومانە هەموومانە.
شوێکی ئیتر مامۆسایاندار هەوڵیا بوو تۆزێ بۆمان ساکار کا تەفسیت کە ینی بۆ شێوەیە مۆسیقاکەمان لیا و بۆ ئێمە شتێکی خۆش بوو جوان بوو ینی حەماسێکی یا بە ئێمە هەر ئەوەش بوو کەوای لە من کرد زیاتر بڕۆمە خولیای مۆسیقا و بڕۆم بخوێنم بە شێوەیەکی زانستی لە بەغا و لەمانە کاتێک کە چوشمە بەغا ینی بەڕاستی سەرسام بوون مامۆستاکان بە ئەساسێکی باشەوە چووم خەڵک کە ئەچوو لێوێ شارەزایی لە مۆسیقانە بوو وەرەگیرا کە من چووم زۆریان بەلاوە سێ بوو ئەم توانایی کە من هەمە ئیتر بەڕاستی لە بەغاش ینی لە گروپی ئۆرکسترای سەمفۆنیا بۆ من زۆر شتێکی ئینجازێکی گەورە بوو چونکە ئەو گروپە لەبەر ئەوەی کە لە عێراقا زۆر کەس نەبوو شارەزا بێت پسپۆر بێت لە بواری مۆسیقای جیهانیە ئەو کاتە مەسەڵەن عەدەد 45 کەس بوو نیوەی زۆری ئەوروپی بوون ڕووس و ئۆکرانی و تێل هەنگاری و چکێ لە عێراقا ئەو شارەزانە نەبوو تیا بوو ئەوانەی کە مابوونەوە مەسەڵەن کورد بوون مەسیحی بوون دانی و ئەمانە شارەزانی وای لێ هات جەنگی عێراق دروست بوو لەگەڵ ئێران و کوێت و هەموو گەڕانەوە ئەوروپا ئیتر تۆزێک ئاستی ئۆرکسترای عێراق هاتە خوارێ دابەزی چکە جاران زۆر لە ئاستێکی بەرزا بوو کاکە لەن جنەبەت چوویە ئەوروپا و لە ئامادەکردنی مۆزیک یا ژەنینی مۆزیک بۆ زۆربەی هونەرمەندان کە سەردەمێک ئێمە میدیای کوردیمان کەم بوو نەبوو تاکەیەک تەلەڤیژنی کوردیمان وەک تیڤی ئەوانە کە بەڕێز بزانم یەکێک لەو هونەرمەندانە بوو کە لەگەڵ هونەرمەندان کاری مۆزیک دەکرد حەزەکەم باسێکەوە بکەیت کە ئەوە توانم بڵێم هەرچەند هونەرمەندان لە کوردستان دابڕان بەڵام ناچار بوون دابڕن لە کوردستان بەڵام لەوێ دیسانەوە بەرەو ناو کوردستان هەستۆ گوڕێکیاندا بە هونەر تینێکیانداوە بە هونەر بەڵێ ڕاستە ئەو کاتی کە ئێمە ڕۆشتینە دەرەوە بۆ ئەوروپایانی 96 بەڕاستی کوردستانی باشوور لە حاڵەتێکی زۆر دژوار و ناخۆشا جگە لە شەڕی ناوخۆ چەند ئابلوقەیەکی ئابووری لە چەند لایەکەوە ینی خۆ دەزانی وڵات بەجێهێشتن ئاسان نییە زۆر ناخۆشە ینی ئیتر ئەمان و هەر چۆنێ بکەینە ئەوێ دو ڕۆژ توانی شتێ بکەین بەو هینەوە چوینە ئەوروپا ئێستاش کە لە ئەوروپاین هەر تا ئەمڕۆ من بەڕاستی بە شکر و بەدەن لەوێن بە دڵ و گیان لە کوردستانی بەڵێ ئەمە واقعەکە ئیتر بەڵام خۆشبەختانە لەوێ مەد تیڤی کە ئەوە شانازیە بۆ ئێمە و کوردێک لە ئەوروپا مەتیفی هەمومانی کۆ کردەوە کوردی هەر چوار پارچەی کوردستانی کۆ کردەوە بەڕاستی ئەوان خزمەتی نەتەوەی کوردیان کردووە بێ فەرق و جیاوازی هەر لە زمانە جیاوازە دیالێکتە جیاوازەکانەوە لە هەورامی و کرمانجی و سۆرانی کەڵوڕی و هەمووی تا ئەمڕۆ شێوەیەکی ڕەنگ بەبێ فەرق و جیاوازی هەوڵیان ناوە پارێزگاری لە هونەر و کەلتوری میلەتی کورد بگرن جا بۆ ئێمە زۆر خۆش بوو ینی دەرگایەک بوو کە چکە لە ئەوروپا زۆر زەحمەتە تۆ 6 کەس کۆکەیتەوە کورد بەڵام ئەوان دەستگایەکی گەورەیان دروست کرد کە ئەو کاتە کاناڵانی ئێستا هەیە لە کوردستانە هیچی نەبوو ئەوان دەست پێ بوون سەرەتا بوون بۆ ئەوەی کە توان بە جیهانی بناسن کە کورد هەیە کورد خاوەنی هەموو شتێکی خۆیەتی چ لە زمان و وای لە پێشکەوتوترین وڵاتیش بوونەوەن بڵێ ئیمکاناتی زۆر لە بەردەستیانە بوو بەڕاستی ئێمە بەدەست خۆشیان لێ بکەین کە میدیا تیڤی مەتیڤی دوایەوە ڕۆشتیوی ئەمانە تا ئەمڕۆ کۆڵیان نەداوە خۆتان چاکەزان ئەوان لەژێ فشارێکی زۆریشان ڕۆژانە بڵێ چکە کەس پشت و پەنایان نییە تەنها ئەو چیا و کوردستانە نەبێ پشت و پەنایانە بەڵام هەر هەوڵیان ناوە ڕۆژ بە ڕۆژ زیندووترن ڕۆژ بە ڕۆژ چالاکترن یعنی خزمەتی گەوری کرد بە کوردی هەر چوار پارچەی کوردستان هەمووی پێکەوە بەستەوە جارێکی کە مەسەڵەن بۆ نمونە پێشەوەی بێم لەگەڵ هونەرمەند مانگە لەمەوە پێش
نەجمەدینی غوڵامی بەڵێ وادی کۆماری مەهاباد بانگێش کرا بوو ینی فەرقی ناکە مەسەرەن هونەرمەند لە هەر شوێنێکی دنیاوە بێت ئەوان ئەو هونەرمەندانە کێم کە ئەو سەردەما کە جنابەت تازەچوی ئەوروپاوە کاری مۆزیکی دویان کرد سەرەتا ئەو هونەرمەندانی کە دەمێ بوو لە ئەوروپا بوون مامەسا ناسەر ڕەزازی بوو نەجمەدینی غوڵامی بوو فەیزی نەژادی بوو مەرزیە خانم بوو مەرزیە خان بوو کاک عەدنان کەریم بوو شەهێن تاڵەبانی بوو کاک عەلای سەلاحیان بوو بەڵێ عەلای سەلاحیان ڕاستەکەی ینی زۆر بەیان تا چی پێ ناوەکانم بێچێتەوە زۆر بوونە هونەرمەندانە بەڵێ ئەوان دەستیان پێکرد و ئێمە ژۆک و مۆزیسیان کارمان کرد من و چەند هاوڕێکی بەڕێزم ئیتر ئەوانش مەسەرەن من بووم گۆران کامیل بوو ئاکۆ عەزیز بوو شازاد محەممەد جەزا بوو شێرزادی برای بوو بەرهەم بوو بەرهەم کەمال بەڵێ بەڕاستی هونەرمەند بەڕاستی سەرەتای کاریان بوو زۆری جوان بوو بڵێ ئەوانەی کە ببورن نایەتە خەیاڵ کاک ئالان جەنابەت لە دەرەوە چووی بۆ خوێندنی مۆزیک ئایا ئێمە لە کوردستان بەڕاستی ئەو زانکۆمان نییە و زانستگایەمان نییە کە لە کالێجی هونەرە لەو ئاستەدا بێت کە نەچنە دەرەوە هەر لە لێرە ئەوانە کە یانەوێت دەرس بخوێنن مامۆستایتیان نیە چی من حەزەکەم باسێکەمە بکەین بەڵێ زۆر کەس ئەو پرسیارە ئەکا یا زۆر کەس ئەوێت ئەو شتە بزانێ ئایا سبب چییە ئێمە هونەرمەندی ئێمە هەدا ئێمە چاوی لە دەرەوەیە لە ئەوروپا شتێک زیاتر خۆی ڕاستە تا حەدێک ئێمە ئەوە 2014 تازە لە کوردستانە کۆلێجی موزیک ئەکرێتەوە بڕکەسیش پێ وایە هەر ئەوروپا موزیکی تایە و وڵاتانی تر موزیکی تیانە خۆی بەڵێ لە ئەوروپایە ینی موزیکی کلاسیکی لە ئەوروپا زۆر زۆر لەگە شەو لە پێشکەوت نایە بەڵێ تێزاتر لێەوە دروست بووە لەوێ شتەکان زیاتر عیلمیە زیاتر ینی چڕۆپرترە فەرقی هەیە لێرە ئێمە ئەتوانین ئەحتیمالکەینە سەر ئەو کادێرانی کە لە ئەوروپا خوێنویانە بەڵێ بۆیی کە ڕویان چاویان لە ئەوروپا نەبێت توانن لێرە ئەو ئیسفادەی کە لەوێ ئیکەن لێرە بیکەن ئەوەش ئەتیما دەکاتە سەر خیبرە و ئەزمموی ئەو بەڕێزانی کە لە ئەوروپا خۆ بوونەتەوە لە ئیشەکەیانە مەسەڵەن مۆسیقاش خۆتانە زانجیانێکی فراوانە ینی سەدان جۆر کابراڵێ من مۆسیقارم دکتۆرام هەیە ڕاستەکە بەڵام لەوانەیە ئامێرە نەزانێ بەڵام شارەزایی هەیە لە من لەوانەیە شارەزاتر بێ ینی بەبەسم چییە مۆسیقا هەر ئەوە نییە تۆ شتێک بژەنیت و بڵێ من مۆسیقم هەر ئەوە نیە تۆ شتێک لەبەر بێ و بڵێ من ئەوە ینی عالمێکی فراوانە و تێکەڵە عالمێکە ینی هەتا لێ نزیک بیتەوە هەر هەستەکەی لە سەرەتایت شتێکە بێ سنوورە جا هیوادارم دو ڕۆژ خۆشحاڵم بۆی کە کۆلێجی هونەر کراوەتەوە لە سلێمانی چەند بە ڕێزێک لەوێ بەڵام ئەوە کەمە بۆ ئەوەی کە تۆ بتوانی کۆلێجێکی وات هەبێ کە مستەوایەکی ئەوروپی هەبێت ونیا مستەوایەکی عالەمی هەبێ ڕاستی هەتا لە وڵاتانی ژەوە بێن بۆ خوێندن بەڵێ بۆ نا ئەتیما دەکرێتە سەر کارمەندەکان ئەتیما دەکرێت سەر مامۆستا ئەو مامۆزانی کە شارەزاییان هەیە کە خەبیرن لە ئیشەکەیە من بخۆم ئەو شارەزایی من هەمە کەس لە کوردستانە ئەو شارەزایی منی نییە و تعلیمی ئامریکامان من لە ئەڵمانیات موزیک پیتاگۆگیم خوێنەوە چۆن کاتێک یەکێک ئەوێ ببێ بە عاسفێکی عالەمی بەچی یاساورەسایەک تێپەڕێ بەچ خۆناغێکات تێپەڕێ من ئەوم دیراسە کردووە خوێندوتە پلێوانەیە لێرە خەڵک بە شێوەیە گۆری ینی شتێکی کاڵ بێ بەنیسبەت خەڵکەوە بەڵام ئەوە قۆڵبوونەوەیە لە ئیشەکەی خۆمە ئێستا بۆ نمونە ئەمە شتێکی تازێ من هەموو ئەوانێک کە بەخۆم لەوێ مامۆستای مۆزیک سکۆلم
دەرز تەلەبەم هەیە بەڵێ ینی هەمووی بۆ خۆی تا ئەمڕۆ 36 ساڵ کاری هوەریە لە هەفتا هاتەوە تا ئەمڕۆ تقریبا خۆی ئەزمونێکە شتێک فێر بووم بە تەمانی جنەبدە بەرحەڵ لە کوردستانیش ئەوە بەشێک کراوەتەوە بۆ هونەر لە زانکۆ بە تەمای جنابەت بێەوە بۆ کوردستان هاتووە چی بکەی کاروبارەت چی هاتووە بۆ سەردانە یارە تێ بمینیەوە بەردەوام دەکەم بە خۆشحاڵیەوە ئەمە وڵاتی ئێمە ئەگەر ئەوەی کە شتێکی پێویستە واجبە لەسەری تۆ بیبەخشێ بە خەڵکەکەی بە جەماعەکەی من ئەوەی پێمە وەکو پێم وتی لەوانەیە خەڵک مەسەرەن زۆر باش لە من ئەو شتە بەلایەنەوە شتێکی تازە بێت یان هێشتا کامڵ نەبووە لایەن بەڵام من تەنها لەو بوارەی خۆمان شارەزایم هەیە تەنها لە ئامریکەمانە بڵێ و ئامریکەمانی چۆن تۆ کاتێکە کە تەلەبەت هەیە ئەدەوێت ئاستێکی ئەکادیمی بیتە بڵێ ئاستێک بکە چکە مۆسیقای کلاسیکیش ژەنیارەکان تا حدێک هەموو لێگەچن ئازکردن و چونکە یەک مەدرسەیە جا لێرە لە کوردستانە ئەوە نییە لە کوردستانە هەرێک بخۆی هەر مامۆستا و مەدرسێکی بخۆی دروست کردووە هەر تەلەبێ و دوایش کە تەلەبە دروستە بێت تەلەبەش بخۆی مەدرسێکی بۆ خۆی هەر بەهینی خۆی وازانێکی تر کە نۆتەکە خوێنرایەوە لێیە ئەمە مۆسیقایە مۆسیقای کلاسیکی وانە ئێستا جەنابەت ڕشتەکەت مۆسیقای کلاسیکیە بەڵێ ئێستا پێم خۆشە بۆ پەنجە جوانەتەوە چیت پێخۆشە لە مۆسیقای کلاسی پێشکەش بە بینەرانی بە ڕێزی بکەی موسیقی کلاسیکی ئەوروپی مۆسیقای جیهانی تا زۆر ناسراوە لە ئەوروپاش کەسگەی لێ بێ ئەزانێ ئەوە ناوی چیە مۆسیقایە کە ناسراوە چارداش دەڵێ ئیتر طبعا جیهانێکی دەوڵەمەندە مۆسیقای کلاسیکی چکێ بە سەدان مؤەلیف هەرێکەی بۆ خۆی کۆمەڵشتی دروست کردووە هەر لە باخ و مۆزارت و بتۆڤن و یعنی ئەمانە ئەو ئەوروپایی کە ئەمڕۆ هەیە شانازی بەوانەوە کە بەڕاستی ئەوانە ئەوروپایان جوان کردووە هونەر و کەلتور لە ئەوروپا لەسەرەوە هەموو شتێکە کاکالان ئێمە لە ناو کوردەواری خۆمانە یا خاکی کوردستان بڵێن کە هەرچنکە ئەوەی وەزعمانە ئەیبینین و پارچە پارچە بوونەوە هەموو شتێکەوانە بەگشتی من مۆسیقای شەرقی و ئێمەش بەشێکی لەو مۆسیقا شەرقیە ئێمە گەر خۆمان جیا بکەینەوە لەو نەکەوە بەمانای جیابوونەوەی من لەوان نین مۆسیقی کوردی جیا بکەینەوە وەک تابلوەیەک پیشانی بدەین مۆسیقای کوردی کلاسیکە فولکلۆرە مۆدرنی بەخۆی بینیوە ئێمە چین لە مۆسیقای کوردی حەزەکەم جەنابەت وەک پسپۆڕێک باسی بکەی بۆ بینەرانی بەڕێز ئەمە پرسیاری تۆ زۆر مهمە زۆر گرنگە ئەمە ئەو شتێکە خەریکە هەستی حتا خەڵکە شارەزاکانیش هەستی پێ ناکەن بەڵێ ئێمە کە لە دەرەوەین و شتەکە ئەبین و مراقبەی کارە هونەرەکانەکەین یعنی هەموو میلەتانی دنیا شتێک بۆ تایبەت بە خۆیان هەیە مۆسیقای خۆیان هەیە ڕقساتی خۆیان هەیە هەڵپڕکی خۆیان هەیە گۆڤەندی خۆیان هەیە ئەمە شتێکە بە زۆر احتیفازی پێ بکرێت وایە وانە شانازیشی پێوەکەن طبعاً تۆ بۆ ئەمێنیت بڵێ یەکی
بۆ نمونە یعنی مۆسیقای ڕاستە سەرەتا وتت سەبەبی پارچەبوونی ئەم ملەتەوە مەسەلەن من بۆ بڵێم کوردستانی باکوور باشوە ئەمە هەموو یەک کوردستانە ێگەی بەڕاستی هەموو یەک کوردستانە جا بڵی تونەڵێ ئەمە تەسیر بەجێ هێڵێ سنووریان بۆ دروستکرد سنوور هەرێکە ئێمە زیاتر لە کەلتوری عەرەب بۆ نزیکیان کردوین ئەوان لە ینی تێکەڵ بووە تا ئەمڕۆژ مەسەن بۆ نمونە لە کوردستانی باکوورە بە هەزارەها گۆرانی کوردی کراوە بە تورکی بە هەزارەها گۆرانی ئەو ئەساڵەتە ئەگەوا بڕە ئەو کانیە هیچ تیان نامێنێ دوڕۆژ کوا هیچ نەما بۆ خۆمان کە ئەڵێ میزۆپۆتامیا و منتیقەی جەزیرە و بۆتان و ئەوانە ئەو پەڕی هەر کۆنتترین حەزارەتی دنیا لێویا بووە ئەمەیان بردووە تا ئێستا ئەبێت کاروانێ بکرێ بۆ ئەوی کە چەند کەسێکی بەرز لە هەوڵان بۆ کۆکردنەوەی ئەو شتانە بۆ زیندێکردنەوەی ئەو شتانە یعنی من خۆشحاڵم مثلەن چەند گروپێکی فۆلکلۆری هەیە لە سلێمانیا لە کوردستانە ئیژەکەن مەسەڵەن لەم ڕۆژانەیە سەباحی سنتور هەیە ئەم کوڕە من ئاگادارم ینی لە مناڵیەوە خولیای مۆسیقای ڕەسەنایەتی کوردیە ئەمە زۆر جوانە تێگەی ئەمانە کۆکەنەوە دائیمەن هەوڵی یاوە یعنی زەرۆ چەند دەژوار و هێن بوو ئەم کوڕە حەزی کردووە حەزی لە هونەری کوردیە تێگەی جا ئەمانەگەر یارمەتیان بیرێت و ڕگەیان بۆ ئاسان بکرێت دۆڕش ئەتوانین بڵێن ئێمەش هەین ئێمەش ئەمە شتەکانمانە مۆسیقای کوردیە ئێستا گەورەترین مشکلە سا منکە لە ئەڵمانیام بە ئەڵمانێک ئەڵێ مۆسیقای کوردی جوولێ بووە ئەڵێ تورکی یان عەرەبیە کە جوولێ بە ئەڵێ تورکیە یان عەرەبیە نەیزانی ئەڵێ لەوانە چێ ئەمە ناخۆشە ئێمە چۆن ئەتوانین پاکی کەینەوە وەکو زمانەکە زمانی مەسەلەن زمانی سۆرانی ئەڵێن وشەی عەرەبی تایە یان وشەی تورکی تایە هەوڵژاوە بۆ پاکردنەوەی تێگەی بەڵام ئەو شتانە بێ پەلەی تیا بکرێ حتا لە مۆسیقاش هەوایە مۆسیقاش ئابێتەوە هەوڵ بێ کە کام شتێکە زۆر کوردەواریە ڕاستە لە هەموو میلەتێکە مۆسیقای ڕۆژهەڵاتی ڕۆژ ئاوایی ینی ئەمانە مۆسیقای کلاسیکی هەیە بەڵام هەرێکە و بە شێوەی خۆی بە ناسنامەی خۆیەوە بڵێ هەرێکە و بە جوانی خۆی بمێنێتەوە سەنکاڵە لە سلێمانێ مۆسیقای کلاسیکی سام ئێوارێ کۆنسرتێکمان هەیە لەگەڵ سەمفۆنی پێنجی شۆبەر نمایشەکەی سەعات 6 دەست پێەکە من بەڕاستی بۆ ئەو بانکێش کراوەمەوە ئەمجارە بۆستان سوپاسی یەکێتی هونەرمەندانەکەم سندیکای هونەرمەندان کە من و ڕابەرێکی ئۆکستریان داوت کردووە ئەمە شتێکی زۆر جوانە یعنی تۆ هەوڵیت مۆسیقای ئەوروپی پیشان بیت بناسیێنی کاری تیا بکەی مۆسیقای ئایا ئێمەش ئەتوانی وەکو ئەوروپا مۆسیقای ئەوان نمایشکەین ڕاستە ئێمە زۆر کەم و کوڕیمان هەیە بەڵام هەوڵدان مادەم هەوڵەیین کەواتە ئاسوەیەک هەیە مەلەکەیە کە ئێمەش بتوانین ئەو زمانە جیهانیە چێ لە مۆسیقایا چینە سەرڕێژەکەی ئەی بینە سەر ئەوەی کە باسم کرد مۆسیقای ئەگەر دابەشیکەی جنابێت کامەمانەچێتە بەشی کلاسیکەوە کاممانەچێتە بەشی فولکلۆرەوە و ئایا ئێمە کارمان کردووە مۆسیقای مۆدرن ئیمڕۆیی هەمانە هەنگاوێک بەرەوە نراوە مۆسیقای مۆدرن لە دوای هەموو بەڕای من لە دوای هەموو ئەوانەوەیێت کە ئەڵێ مۆدرن تۆ ئەبێت زۆر پسپۆر بیت زۆر شارەزا بیت یعنی بە هەموو ئەو قۆناغانەیە تێپەڕی بیت بزانی مۆسیقای کلاسیکی چییە مۆسیقای ئۆریەنتال چییە هەموو ئەمانە بزانیت دوای ئەوە پێ ئەوترێ ئیبداع کاتێک هونەرمەندمان هەیە هەوڵی یاوە مەسەن بۆ نمونە نەجات ئەمینمان هەیە دلێر حسێنمان هەیە عەبدوڵڵا جەمالمان هەیە ئەمانە هەوڵێن ئەمان لە هەوڵان ئەمانە جێ خۆشحاڵیە بەڵێ یەکی ئەمانە کاک عەلیمان هەیە لە هۆڵەندایە مەسەلەن ئەمانە ئایانوێ وەکو میلەتانی کە کوردیش مؤەلەفاتی عالەمی خۆی هەیە بەڵێ بۆ نمونە دلێر حسێن هاوڕێی خۆمە
بەشدار بوو لە فستیڤالێکی گەورە لە شاری کۆلن لە ئەڵمانیا ئەمە زۆر گەورەیە تێکی ئەمانە ئەگەر دروست بن دوا ڕۆژ ئێمەش وەکو میلەتانی دنیا ئەبێ بە سامانی کوردی سامانێکمان هەیە هێزێکمان هەیە ئێمەش کەم نین لەگەڵ میلەتانیکە ئەم میلەت بۆ جوانە هەموو شتێکی هەبێ وایە ئێستا سەرڕای ئەمانە مۆسیقای کوردی چۆنە بینی مۆسیقای کوردی هەنگاوی ناوە بەڵام خۆزگە شتەکان زۆر وەر نەبێ بڵێ هەچی هەڵ نەسێ بڵێ وەڵام من هونەرمەندم هەچی هەڵ نەسێ بڵێ من گۆرانی بێژم وەک گۆرانی وتنەکەمان من فلانشت نابێ ئەمە یعنی ئەوە لەوانەیە تۆ بە سەعاتێ فێری شتێک بکەم بە سەعاتێ فێری ئەو بکەم میلۆدیەک لێبی ئەوە ناگەێنێت تۆ کەواتە بووی بە ژەنیارێک بەڵێ وایە ینی ئەبێ ئەو شتانە چۆن ئەڵێ تەسفیە بکرێ بە حسابی بۆ بکرێ هەموو کەس نەکرێ بە هونەرمەند هەموو کەس نەڵێ من وڵاو گۆرانیەکەم وتووە یا سێدیەکەم هەیە ئیتر من هونەرمەند بوو بەسەری هونەرمەند لای من شتێکی زۆر گەورەیە کاکە لەنگیان زۆر زۆر سپاس دەکەم کە لەم بەرنامەیە ئامادە بوو دیار بوو بەرنامەکەمانەوەی ئێمە پێویست بوو بەرنامەکە زیاتر بکەین لەوەی کە جنابەت قسەی تیا بکەی باس لەسەر مۆسیقای کوردی بکەی شیکردنەوەیکمانە بێت لەسەر مۆسیقای کوردی جیای بکەینەوە ئەمان فلکلۆرە ئەمەمان کلاسیکە ئەم هەنگاوانە نراوە مەرحاڵ مەجای بەرنامەکەمان هەرەوە بوو ئەگەر لە کۆتاییە قسێکی تایبەتیت هەیە بۆ بینەرانی بەڕێز من ئاماژەم پێ نەکرد بێت تایبەتی فەرموو وڵای سوپاسدانەکەم ئەرکتان کێشاوە ئەم شتانە بەسەر ئەەکەنەوە هەوڵێن کە هونەر و کەلتوری میلەتەکەمان بەهێزکەن و بایەخی پێبن ئەمە بۆ خۆی خزمەتێکی گەورەی ئێوەیکەن بە هیوام سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم کاکە لەنگیان ئێمەش ئەرکی سەرشانمانە وەک ڕۆژەڵات تیوی بەرحاڵ هەر هونەرمەندێک لە هەر پارچێکی کوردستان لە نزیک ئێمە بێت بچینە خزمەتی و بەرحاڵ باسی چالاکیەکان و باسی کار و بەرهەمەکانی خۆی بکات ئەوەی کە لە زاتیایەبی خاتە بەردیدی خەڵکەکەی خۆی و نەتەوەکەی خۆی وادەرمە سەرکەوتوبی بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ موزیسیۆنی زۆر ئازیز و خۆشەویست کاک ئالان عارف بە پەنجە ڕەنگینەکەی کاک ئالان دینە کۆتایی بەرنامەکە تا دیتنەوەی گیتر و تا بەسەرکردنەوەی گیتر هەر شاد و سەرکەوتوو بن.